بیست باشە زۆر عالم فەقیرەری وەڵە زۆرە تازە بە 500 دلارم کڕیە ئەو سیارە 5 وەرەقە ئێستا کابراایك بێتە ژۆری 5 وەرەقە و 50,000 بدە تێ دەمێت زانترین سارەکە لەو پێشانگایە فرۆشرابی چەند بووە هەندێکیان هەر پاوەەر یانی شتێدانە مدل قەدیمەکانن سۆرترین سارە بە یەکەوە فرۆشت بیت لە ڕۆژێک چەند بووە تقریبا 35 بۆ ڕیکلام لە هەموو جەیەک کابرا دەدینی خۆ لە غجەیە چێویدیە دایرە چێویدە دەلێ ئەو هەندە باش دەلێ زۆرە سمبێ ڕەش ئاهلم فەقیرە و ئەنگۆش سەبەب بوون یەکەم زار هات لە دونگ و گەلێک تەلەڤیزیۆن دیشات بەس جاری یەکەم ئەنگۆ بوون ئەو جاری دووەمیش هاتنەوە بە خێربێن سەرچەوە ئەمە ئەم کاتتان باش بینەرانی پایتەخت میدیا لە ناحیەی ڕوڤیانە ماوەیەک پێش ئێستا زۆرترین قسە کە لە سۆسیال میدیا بەربڵاو بوو ئەوەیە عالم فەقیرە ماوەیەکە بێدەنگە ئەویش وتەی خاوەن پێشنگایەکی ئۆتۆمبیلە بەناوی کاک ڕەمەزان عالم فەقیرە ئەو ماوەی بێدەنگە کاک ڕەمەزان ئەگەر بیتە ئێرە سۆنی باشی سەرچاو باشن نەحواتان باشین ئەو ماوەی دیارنی بەێ بە قورآان سەرقال ئیشی خۆمانین مەس ئەنگۆ دیارنین ئەنگۆ یەکەم زار ئەنگۆ یەکەم زاویش کابرا گوتنی یەکەم کەس بوون کە هاتن لیقاتان لەگەمە گرت تەلەڤیزیۆنی پایتەخت میدیا بە خێربێن سەر چاوان ئەوە بوو دووەم جا بەس یەکەم زارەکە سبحان الله ئەنتیکە بوو طبعا عالم فەقیرە لكن من هەر عالم فەقیرە سارێمە 8 وەرەقە و 2 وەرەقە و 15 وەرەقە و 20 وەرەقەیە ینی باز لەوە دەکرا کە ئێستا ئۆتۆمبیلی گران بەها دەفرۆشیان ئەوە دوورە لە ڕاستی هەر ئێستا شەر ئۆتۆمبیلی ناوەنیە ئەمە هەر ئەمە هیچێ جدید نزانین هەمووی 5 وەرەقە و 6 وەرەقە تازە بە 500 دلارم کڕیە ئەو سیارە 5 وەرەقە ئێستا کابراایك بێتە ژۆری 5 وەرەقە و 50,000 بدە تێ دەمێ 50,000 خێر نعمەتە الحەمدولله ئەرێ وەڵڵە ئەمە بە قناعەتین ئێستا گۆڕانکاری هەیە ینی بێپارە بەشتی دی گۆڕینەوە دەزانی مەسەری گۆڕینەوە کابرا موبایل دەینی مەسەلەن شتی کە دەینی دەبە دەفرۆشی پارەکەی لۆمان دەینی و سارەی دەدەینی و تێراژ دەکە پارەشی لۆ دەبینیتەوە حاليا هەرزانترین سارە لە پێشنگایەکە هەبێت سارەیەەکە بە 5 وەرەقەیە ئەو تازە کردمان هۆندەیە ئارم سلێمانە 500 دلار ئەدی گرانترینی 30 وەرەقەیە 30 وەرەقە 35 وەرەقەیە هەرزانترین سارەکە لەو پێشنگایە فرۆشرابی چەند بووە بە 400,000 چ مشکلێشی نەبوو بەری سێ چار ڕۆژە چۆ هەولێرێش کابرا گوتی سیاقەتم مەزبوط نییە برایکی ملۆی بردەوە هەولێری لە هەولێری تەسمیری کردویت مشکلێشی نەبوو لە ڕێو لە سایتەرەکانیش هەموو شتی لەگەلا ئەمە نقطەشی لە هەموو مهمتر شتی سیارەی بەبێ ئەولیات بەبێ مستەمسەک بەبێ سەنی و شت نافرۆشت ئەگەر ئۆتۆمبیلەکان هەندێک باز بکەی بۆ مواسەفاتی ئۆتۆمبیلەکانمە بەخوای مۆسەفاتەکانیان هەندێکیان هەر پاوەەر یانی شتێدانە مدل قەدیمەکانن مدل زدیدنیە بەس باشن یعنی کاری پێویستی ڕۆژانە عالم تێدەکڕی و ڕۆژانەش عقد و شمانەی الحەمدولله و سیارەکانمان دەکڕی و دەفرۆشە هیچ مشکلەمان نیە مۆسەفاتەکانی قەدیمە ئەوی سارە باڵەکانە وەچی سارەکان دینە بڵێ پەڕەشودی هەبی و پەڕەشودی بتەقی و نەتەقیم سیستە و کرابی و نەکرابی ئەوە نیە لیرە هەلێرە بڕوا کابرا ئیشی خۆی ڕۆژانە پێ بکە تێدەکڕی و دەڕوە زمانی لەگەڵ ئۆتۆمبیلەکان دەفرۆش بەخوای زمانەکە زانی چیە کابرا هەیە دەبە فەحز دەکە گەلەکە لە سیارە دەفرۆشن دەرینە کابرا نیوەی سبوغەتێتەوە دەلێوە لە دوو پارچەی سبوغە یان سبوغ ئامەتێتەوە دەلێ پارچەی سبوغە ئەو شتانە لەکنەمە گەلێک دەوری نەچکە پارەکە کمە پارەکە بە گوێرەی هەندێک سیارەمان بە نرخی مەشینە دەفرۆشی وەرەقەیە لە 5 وەرەقە هەتا 10 وەرەقەوە ئەوانە 5 وەرەقە هەتا 10 وەرەقەیە و لەولا سەرەوەترمان هەیە مەسەلەن لە 10 وەرەقە هەتا 20 وەرەقە هایتمان لە 20 وەرەقە هەتا 25 وەرەقە ئەو شتی ئەوها یعنی جودا جودامانە سیارە فەلاحەتەکەمان لە دەرەیە پیکا بۆ ئەو شتانە هەموو لە دەرێمان ڕاگرتیە ئەوانە هەموو ئیش دەکەن هەمووی هیچ مشکلەیان نییە سیارە ئیشکردن و مەزبوطن ئەوە بۆ نمونە تازە ئەو سپێتای مەجەماعەتی شنگاری تازە فەقیرە بیعیدا و گوتم بی بە گوتی ناوەڵە ئایلەم لەگەلە سوبەی دێمە و سارەکەی دەبم هیچ مشکلێکی نییە بەرازیلیەک تێدا ئەوە بەرازیلەکە مودێل 86 بە ناوی دهۆچەیە هیچ مشکلەی نییە و وەکالە و تەحویلیش دەکە بە 10 وەرەقەیە بەڵێ ئەدی مساعدە شتێدایە بەخوای بزانی بە چەند تقریبان کرایە تقریبان بە 8.5 ئەوانە کرا یعنی ئێستا کابرا بێ ئەمە برێنی 10 وەرەقە وەرەقەی مساعدە هەر تێدا دەبی بە 9 وەرەقەی دەدەنێتەوە عالم فەقیرە کەسی دەوڵەمە نایەتەکنەمە مناقەشەیەک بکەین لەسەر ئۆتۆمبیلێک سعرەکەی دادەنێن ئەتو بڵێ زۆر باش باش ئەوە چەند 20 باشە زۆر عالم فەقیرەری وەڵە زۆرە ئەو تشتێکە ببینی بێتەوە دەستخۆشتانی دەکەن ئەنگو بەڕاستی بۆ جارێکەکەم و بۆ جاردەم و ئەو کەلیمەی مەش گەلێک عالەمەکەش لۆ خۆی
ئاعلان دەکە و ئاعلانی پێ دەکە و بڕە پارێکی لە خۆی ڕۆژانە بەدەست دەینیتن بەوشەی عالم فەقیرە بووە ترێن لە هەموو کوردستان پارەی پێ پەیدا دەکرێن و ئەنگۆش سەبەب بوون یەکەم جار هات لە دونگۆ گەلێک تەلەڤیزیۆن دیشات بەس جاری یەکەم ئەنگۆ بوون ئەو جاری دووەمیش هاتنەوە بە خێربێن سەرچاوە ئەمە مەمنونی یعنی ئەو شەیت و عالم فەقیرە زۆر کەس بەکاردێنی لۆ بژێوی ژیانی زۆر کەس بۆ ڕیکلام لە هەموو جەیەک کابرا دەدینی خۆ لە جێ چێوی دیە دایرە چێوی دێ دەلێ ئەو هەندە باش دەلێ زۆرە سمبێ ڕەش عالم فەقیرە هەرێ وەڵڵا ئەوە چۆم و پێت ناخۆش نەبە ئەو شتانەیان کرد بەناوی تو یان پێت خۆش پێم خۆشە پێم خۆشە کابرایەک وشتێکی لە مرۆ وەربگری و ئاعلان بکە و ژیانی خۆی پێ بەڕێوە ببە پارێکی پێ خرکەتەوە زۆر پێ خۆشە پرسیاریان تۆ بە تۆ کرد ئاباد بەسوێ ڕژێ لە لێدوانێکی تەلەڤیزیۆنێک بوو لە هەولێرێ کچە قسەی دەکرد ئەمە لە بەدانیشت گوتم داخۆچ دەلێ گوتی ئەو وشەیە ئەمەش گوتی چۆن بوو بەکارتانە گوتی بەکارمانینا باش ئەو قسەیە یەکەم جا گوتی ئەمە دووەم جا بەکارمانی بەس گوتی ئیمەنە بوو ئیکابرایە کە دەلێنێ سمێ ڕەش ئیشی ماڕەشی دەکە لە مەنتەقەی بادینان یعنی قسەکە نەیگو ئیمنە گوتی ئیویە باسییان لەوە کرد حەز لێ بوو ینی باشتر بوو تەلەفۆن دۆ بکەمەوە گوشەی تو بەکاردێنی واللهی تەلەفۆن بکرێ و نەکری عالمەکەەوە بەکاردێنی و بەس باشە کابرا مادام بلێ وشەکە ئیمن نییە پێی خۆشحالی مادە گوتی ئیویە ئیسپاتیان کردەوە بەێ کاک ڕەمەزان زۆرترین سیارە بە یەکەوە فرۆشتی بیت لە ڕۆژێک چەند بووە لە ڕۆژێک تقریبان 35 سیارە 35 سیار لە بەێ 35 سیارە لە یەک ڕۆژی هەموو سعریان هەموو سال 5 وەرەقە 10 وەرەقە 15 وەرەقە 20 وەرەقە ئەو سارانەیە کاک ڕەمەزان هەتا درنگانی شەوە تو لێرە دەبی هەتا یەکی شەوی ئێستانەوە مەوعودم هەیە دوو بەرادروا لە کەلەچیتین لە شەیخانتێن لە دهۆچتین ناتوانم ئێرە بەجێ بێنم تاکە مەعرەز سی وابزانام هەتا ئەو درەنجی شەو دەبینێمەوە چکەمە لە ئەعلان مەسئولین لە قسەکانمان لە ئەعلان دەلیل لە نۆی بەیانی تا 12 شەو یەکی شەو دەبینینەوە کاک ڕەمەزان ئێوە هەینیان دەکەنەوە لە زۆر هەینی ئایان دەکنەمە هەیە و ئەو کابرا دەدینی کابراکتی لەکنە من ئیش دەکە لە یەکشەمەوە چاوەڕی ڕۆژی جمعە دەکە لۆ خۆی 200,000 زەربەتەوە ناماڵ مندای لەخۆ خێرێکی بکە بەخێر بێن پێ خۆشحال بێن بەخێر بێن سەر چاوان ئەمە مەمنونی بەڵێ بینەرانی پایتەخت میدە ئەوەی بینیتان پێشەنگای پێشمەرگەیە لە ڕووڤیا وەکو دەبینن یەک ئۆتۆمبیلێکی یەکجار زۆری کۆنی نمایش کردووە کاک ڕەمەزانیش بە قسە خوشەکانی دێ ڕیکلام بۆ ئۆتۆمبیلەکان دەکا و دەڵێ عالم فەقیرە